ئێمە وەکو کۆمپانیای پاکردنەوە لە سنووری قەزای دوکان هەڵمەتی ڕۆژانەی خۆمانێ ئەمە ئیشوکاری ڕۆژانەمانە هەڵمەتێکی تایبەتمان نەکردووە مەگەر لە ڕۆژانی ئیزدیحام و قەڵەباڵغیەکانە ئێمە بۆ نمونە جومعان شەمان ئێمە هەڵمەتەکانمان زیاتر بەردەوامە بە هەموو بەگشتیش هەموو زۆنەکان کە لە هەموو شارەوانیەکان هاوکارمان هاوکارێکی باشیشمان. چل ژینگە پارێزمانەیە لە قەزای دوکان ئامێرەکانمان 4 کەپسمان هەیە لەگەڵ تەنکەر و گەڵابە و شۆفڵ و گسک و ئامێرەکانمان نەمانی ئێمە دوو شەفت دیشەکەین شەفتی ئێوارانمان هەیە شەفتی بەیانیانمان هەیەوە شەفتێکی ڕئیسیە شەفتی ئێوارانیش سارێک دەرەچێت بۆ شوێنە بازرگانیەکان. ساعة 6 دەمە تا ساعت 12 ئیشەکەین هەتا ساعت 12 دەکەین 12 دەڕۆینەوە ئێمە باران بێ بەفر بێ گەرما بێ هەر دەبێ بێنە سەر ئیشەکە لەبەر ئیشەکەی ئێمە وایە چارەشمان نییە مەجبورین بیکەین نە خەڵکە کاوکاریمان ناکە هیچ منعەتێک ڕێزیشمان لێ ناگرێت نە منعەتی ئێمە دەکات نە ڕێزەکەشمان لێ دەکرێەوە لە پێچامانە شتاکەی فرەداتە سەر جادە. لە سا هەفتای خەڵک هاوکارمان نییە شتەکان فڕێن بەلام و بالایی هەر ئەوە خۆی نانی خوارد ئیشەکەی خۆی تەواو بوو ئەڕاتەوە هیچ مشکلەی نییە جادە پیسە بێ پیس نابێت کێشەی ئەو نییە بە شەرتێک ئێمە ڕۆژی جومعان کرێکاردانەی وەرەقەی وشیاریشیانێنێ کارتێکی وشیاریانێنێ عەلاگەیان بۆ تەوزیعەکەین شارەوانی دوکانە ڕێحەینەشت عەلاگە تەوزیعەکە قایم قامێتەی کات. لای ترافیلایتەکە جێ چەڵیان پێم کردووە بەڵام تا ئاسایشتم بە بانکردو ئینجازیان لێ هەنا لێوکانە کلێنکسی دەفرۆشدەم و کاکە و قاقەزە مەخەنا ئەو چاڵەوە ئی کاربای ئۆشتانە عەشایەتی ئەمەکە پیسەکەی تێمەکە منەوە بۆ خۆم لێرکانە خڕ دەکەمەوە دوای لێژ نەمەغڕامەکەی لاقی نییە بەسەرتەوە مەخسەی نەدەکردم وتم کاکەوا مەکە هەر چارەی نەبووتم کاکە ئاسایش بۆ بانک دەکەم بڕۆ ئاسایش بۆ تا جنێشی پێدام بەڵام من لێ ببووری باشتر وەک لێکە بیکێ شەڕ لەگەڵیە. قەزای دوکان سفەتی قەزای دوکان شوێنێکی گەشتاریە لە کات لە ڕۆژانی گەشتا بۆ نمونە لەم چەند مانگە خەڵک گەشتارێکی زۆریت بەپێی راپۆرتێکی تەلەڤیزۆنی کەکرا لەم هەفتەی پێشوە لە بەس جومعەی پێشوو 100,000 سارە هاتوۆتە ناو دوکانەوە حسابی کاگەر ساری یەک بتڵایشی فڕیا بێ 100,000 بتڵەکات یعنی شەکانمان قورسە بەجددی.